دڵنیام ئەوتان بینی کە گەشت بۆ ئێرە سپرایزێکمان بوو بۆ ئێوە. بەڕێز هەڵکەوت زاهیر یەکێکە لە بەناوبانگترین ئاوازدانەرەکان لە کوردستان و سەرانسەری عێراق، خاوەنی زۆرترین ئاوازە لەسەر ئاستی وڵاتە عەرەبیەکان و ئاوازی بۆ چەندین هونەرمەندی عەرەب و کورد و یۆنانی و ئێرانی داناوە. نمونەی هونەرمەندەکان سوعاد حسنی، مەیادە حەناوی، سەمیرە سەعید، لەیلا فەریقی، مەرزیە فەریقی، میرا عەلی و دینا کە لەگەڵمان حازرە و چەندین هونەرمەندی تر. لە ساڵی 2007 بوو بە خاوەنی باشترین ئاوازدانە لەسەر ئاستی وڵاتە عەرەبیەکان و توانی خەڵاتی ئەرۆ ئیستەنبول بەدەست بهێنێت لە تورکیا. لە ساڵی 2012 وەکو باشترین ئاوازژە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەڵات کرا. ئەمەیان دەبێت چەپڵەیەکی زۆر گەورە بۆ بەڕێز هەڵکەوت زاهیر. ئێستا پێشکەش خەڵات دەکەین بۆی لەلایەن دکتۆرە سەوسن. طبعا اللي موجود ويانا على الستيج هو غني عن التعريف، الملحن والموزع الموسيقي هەڵکەوت زاهر اللي لحن أجمل الأغاني الكردية، وأيضا كان له إبداع في عالم الأغاني العربية، لحن ووزع أكيد أغلب الأغاني العربية. ڕۆڵێکی زۆر مەزنی هەبوو لە تێکەڵکردنی گۆرانی کوردی لەگەڵ عەرەبی لەگەڵ خەلیجی. تکایە با بفەرمێن بۆ وتارەکەی. چەپڵێک؟ ئێوارەتان باش، خۆشحاڵم ئەمڕۆ لە ئیڤێنتێکی وا کە هەمیشە دکتۆرە سەوسن هەولێر جوانەکە بە تێکەڵبوونی تەواوی فەرهەنگەکان، زمانەکان، کولتورە جیاجەکان. خۆشحاڵم بۆ تاریفە جوانەی کە کردیان گەورە بوو، سوپاسان دەکەم. خۆشحاڵم کە لە ئامادەبوونێکی ئاوا مرۆڤ بە بەڕێزانی کە ئەمڕۆ ئامادەن لێرە وڵەیش لێرە تەکریم کران، سوپاسان دەکەم. دەشمەوێت ئەو خەڵاتە لێرە کە پرسیاران کرد لەسەر سیدی من، منیشم بۆ هونەرمەندی گەورەی عەرەب سەندەرەدای شاشە سوعاد حوسنی کردو، بەڵێ هاوڕێکی زۆر نزیکم بۆ ئاخر کارەکانی من بۆم کردووە. أقدم إلى روح الفنانة كبيرة سندريلا الشاشة العربية سوعاد حوسني. زۆر سوپاس دەکەم. زۆر سوپاسی بەڕێز هەڵکەوت.